بۆستن بە سەرپەرشتی بەڕێوەبەرێتی پەروەردەی گشتی سلێمانی و بە ئامادەبوونی بەرپرسانی حیزبی و حکومی و سەرپەرشتیاران و مامۆستایان و خوێندکاران و میوانێکی زۆر دوانەوەندی دواڕۆژی تایبەت ڕێوڕەسمی ڕێزلێنان لە کەسوکار و منداڵانی شەهید ساز کرد. ئەمڕۆ لە دوانەوەندی دواڕۆژ بەڕێوەبەر و مامۆستایان مەراسیمێکی ڕێزلێنانیان بۆ کۆمەڵی خوێندکاری شەهید کە باوکیان لە پێناوی نیشتیمانە خۆیان بەختگۆ بە خوێنی شەهیدەکان ئێمە توانین ئەم ئازادی هەمانە وەسەر بەرزین. سڵاو لە شەهیدەکانمان، سڵاو لە خەبات تێکۆشادیان، هیوادارم کوردستان هەر سەربەرز و سەرکەوتوو. بەناوی دوانەوەندی دواڕۆژی تایبەتی ئینگلیزی بە خێراتنی میوانە بەڕێزەکانمانەکەین یەکە بە یەکەیان بە خێربێن سەرچاوماناتن بە خێراتنێکی گەرمی کە سوکاری شەیدە قارەمانەکانمان دەکەین بە ناوی ستافی ئیداری و خوێندکارانەوە ڕێوڕەسمێکی ڕێزلێنان بۆ مناڵی شەیدانی قارەمانمان ئامادە کردووە. ئەو شەیدانە کە لە پێناوی خاک و نیشتیمان شەهید بوون، شەهید نەمرە، شەهیدی کوردستان قارەمانە، گەورەیە، بە خوێنی خۆی خاک و نیشتیمانی پاراست. وە سپاسی پەروەردە ئەەکەین مامۆستا نەجمەدین کە پشتگیری ئەم ڕێوڕەسمەی کردووە، سپاسی چالاکی هونەری ئەەکەین لە مامۆستا بەختیارەوە لە هەموو مشرفە بەڕێزەکان کە پشتگیری ئەم ڕێوڕەسمەی کردووە بۆ ڕێزلانانی مناڵ و کەسوکاری شەیدە قارەمانەکانمان. سەرەتای ڕێوڕەسمەکە بە هەڵکردنی ئاڵای کوردستان و وتنەوەی سرودی ئەیڕەقیب دەستی پێکرد و پاشان وێنەی شەهیدەکانی دژی تیرۆر لە پێشانگایەکدا نمایش کرا. دوای ئەوەی لەلایەن بەڕێوەبەران و دەستەی کارگێڕی خوێندنگاکە وتارێک پێشکەشکرا، خەڵاتی ڕێزلێنان درا بە کەسوکار و منداڵانی شەهید. دیمەنی خۆڕاگری و بەرزی منداڵانی شەهید لەناو هۆڵەکەدا دڵی هەمووانی جۆشدا و کەس نەبوو بتوانێ خۆی لە بەرامبەر ئەو گەورەی و بەرزیەدا ڕابگرێت. چنارخان تەلەفۆنی کردوێنێ وتی حەزەکەم فیستیڤاڵەگەیە بۆ مناڵی شەهید کراوەتەوە، حەزەکەم بەشدار بیت. ئەیتر منیش وتم وەڵی وەزعی مناڵەکەم ئاوە، وتی حەزەکەم ئێمە سەربەرزین ئەگەر تۆ بێت. ئیتر منیش ئێستا مناڵەکەم هێناوە. بەڵێ بەڵێ لەو شەڕی نەگریسا شەهید بوو 31/2015. هەر لە مەراسیمەکەدا چەندین سرود و گۆرانی و هۆنراوە پێشکەش بە میوانان کران و با پێشکەشکردنی شانۆگەریەک کە گوزارش بوو لە قارەمانێتی پێشمەرگە و شەهیدان کۆتایی بە مەراسیمەکە هات.